بەناوی خودایی بەخشندەی میهرەبان. حەمد و شکر و سوپاس لۆ خوای گەورە، سەڵات و سەلام و درود و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر ژیانی پاچی پێغەمبەری پێشەوا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی ڕێزان و خۆشەویستان لە زنجیرەی دەیەم لە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە سەبارەت بە هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو لەو زنجیرە بابەتە بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە هەر تەواوکەری زنجیرەی پێشوو سەرەداوەکانی خۆشبەختی کە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بە پێویستم زانی هەر وەستەی زۆری لەسەر بکەین. خۆشەویستان، خوای گەورە سوبحانەه و تەعالا کە باسی خێزان دەکا، کە باسی ماڵ و منداڵ دەکا، کە باسی نیعمەتی منداڵ و خێزان دەکە بەگشتی، خوای گەورە سوبحانەه و تەعالا ئاگادارمان دەکاتەوە سێشتی تێدایە. یەک لەو شتانە خوای گەورە دەفەرمێ ماڵ و منداڵ بەگشتی خێزان کە هەمووی دەگرتەوە دەفەرموێ زینە، المال والبنون زینەة الحیاة الدنیا. ماڵ لەگەر ئەو منداڵی کە هەیتت واتە خێزان بەگشتی کە خێزانەکەیە داک و بابەکەیە کۆمەڵە کوڕ و کچەکیانەیە، خوای گەورە وەصفی دەکا سوبحانەه و تەعالا بەچی؟ زینەة الحیاة الدنیا. هەروەکو خوای گەورە لە یەکێ لەو حەفت نیعمەتەی کە خوای گەورە دنیای پێڕازاندەوە لە سوورەتی نیسا خوای گەورە چ دەفەرمێ؟ لە سوورەتی ئالی عیمران خوای گەورە دەفەرمێ زوینە للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة والخيل المسومة والأنعام والحرث. یەکەمین طبعا یەکەم زوینە للناس حب الشهوات، یەکەمین شتانێک کە ئینسان ئارەزووی لێ دەکا تاموچێژی لێ دەبینی من النساء ئافرەتە خێزانەکەتە، ئەوجا والبنین منداڵەکان، کەواتە ماڵ و منداڵ خێزان مێرد لە بۆ ئافرەت زینەیە، زینا گەورەییە. پیاوێک کاتێک کە ئافرەتەکی دەیی ئەو پیاوە یعنی تەمەشا بکە چەند جوان دەبی، چەند قەشەنگ دەبی، چەند خۆشەویست دەبی لەکن خەڵکیکە، پلەیەک بەرز دەبتەوە. ئافرەتێک کە شوو دەکا سوبحان الله ئەو ئافرەتە زینەت و جوانیەکەی بە دەردەکەویتر. لۆیە بەڕاستی مرد لە بۆ ئافرەت، ئافرەت لە بۆ پیاو زینەة الحیاة الدنیا. وەخوای گەورە دەفەرمێ ئینەما ئەموالکم و ئەولادکم فتنە، بەڵام ئاگاداریش بە خوای گەورە تاقید دەکات و پیاوی تاقید دەکاتەوە بە ژنەکەی، ئافرەت تاقید دەکاتەوە بە پیاوەکەی، داک و بابی تاقید دەکاتەوە بە منداڵەکان، منداڵەکان تاقید دەکاتەوە بە داک و باب. سێمین شت خوای گەورە دەفەرموێ ئینەما ئەموالکم و ئەولادکم عەدووە لەکم فاحذەروهم واعلموا أنما أموالكم وأولادكم. دفرمي خواي يقول سبحانه وتعالى إن من أموالكم وأولادكم فتنة عدوا لكم فاحذروهم. أقدار بن هندك جار مالو من دار دبت دجمن سبحان الله كيني مالو من دار دبت دجمن نظاني لو كاتي كوا أو جنو بياوا أجان لشرع إخوانا ميلي لويا کاتێک کە ئینسان بێ ئەمری خوای گەورە بکە سوبحانەه و تەعالا زۆر ئاگادار بە. خوای گەورە کاتێ باوکە ئادەم لەگە دایکە حەوا عەسیان و بێ ئەمری فەرمانی خوای گەورەیان کرد، خوای گەورە چی فەرموو؟ قال اهبطا منها جميعا، هەر هەمووتان وەکو بەرەی ئادەمی زاد دابەزن لەو پلە بەرزەی بەهەشت بۆ سەر زەوی. قال اهبطا منها جميعا فإما يأتينكم مني هدى فمن تبع هدايا فلا خوف عليكم ولا أنتم تحزنون. خواي يقول الآيات إيش كذا فرمي قال اهبطوا منها فإما يأتينكم مني ده فرمي خواي يقول الآيات إيش بعضكم لبعض عدو
دوای ئەوەی بێ ئەمری خواتان کرد ئەگەر لەسەر ئەو بێ ئەمریە بەردەوام بن هەندێکتان دەبنە دوژمنی هەندێکتان سوبحان الله لێیە خوشتی بەڕێز برای گەورەم زۆر ئاگادار بە ماڵەکەت ئەگە دەتەوێ ببتە کانگەی بەختەوەری خۆشگوزەرانی ژیانی خۆش هەوڵ بدە ئەمر و فرمانی خوای گەورە جێبەجێ بکە زۆر خاڵەکی میهمە زۆر میهمە لێ ها سعید نورسی دەفەرمی ئەگە دەتەوێت تام و چێژ لە ژیان ببینی ماڵەکەت ببتە خانەیەکی بەختەوەری و خۆشگوزەرانی یەکەمیشت دەفەرمێ بە ئیمان ماڵەکەت دامەزرێنە باوەڕێکی بتە و با لە ناو ماڵ ڕنگ بداتەوە دومیشت فەرزەکان جێبەجێ بکە فەرز هەر نوێژ نییە ها نوێژە فەرزەکان بە جوانی بکرێ لە ناو هەموو ئەندامەکە نەک بە تەنها بەخۆت کچەکانت کوڕەکانت اینجا حیجابی شەرعی فەرزە ئاگادار بە ئەوەش فەرزە وا نەزانی فەرز ئیلا ئەوەیە مانجی ڕەمەزان بە ڕۆژی بی و عمڕەی بکەی و حەجی بکەی بەڵام ماڵ و منداڵەکەت کوبی کێشە نییە نا زۆر ئاگادار بە خاڵی سێەم دەفەرموێ اینجا لە گوناه بە دوور بەوە لە گوناه بە دوورکەوە ئەو سێ خاڵە بەردی بناغی خۆشبەختی خێزانە اینجا یەکێشتر دەینە سەر خاڵی یازدەهەم وەکو تەواوکەری خاڵەکانی زنجیرەی پێشوو ئەویش ئەوەیە بەڕێز و میهرەبان بن لە ئاست بە تەمەنەکاندا بەڕاستی شتێکی جوانە یعنی بەڕێزان و خۆشەویستان یەک لەو خاڵانەی کە زۆر میمە لە ناو خێزان هەبیتن ڕێزداری و سۆز و میهرەبانە یواتە گچکەکان ڕێز لە گەورەکان بدێن گەورەکان بە سۆز و بەزەیی بن لەگەر کەسانی بچووک لوتکەی پلەی باڵا سەرۆکی خێزان پیاوە ئەگەر ئافرەت ڕێز لەو پیاوەی نەنا ڕێزی لێ نەنا بە چاوەکی گەورە سەیری نەکرد دەزانی ئەو خێزانێکی سەقەتە خێزانێکی پڕ لە مشەختی و زەحمەتی و پڕ لە ئێش و ئازار و بەدبەختی و ژیانێکی سەقەت و ناخۆش ڕوو لەو خێزانەی دەکا لێ زۆر ئاگادار بە ڕێز لێنانی پیاو بەڕاستی لەلایەن ئافرەتەوە وا دەکە ئەو ئافرەتە تەبعاً پیاوەکەی خۆی بکاتە مەلیک پاشا کاتی پیاو دەبتە پاشە لە ناو ماڵ ئەدی ئافرەتەکەوت دەبتە چی دەبتە شاژن چێ ئەو شاژنیەتی دروست کرد خودی خۆی ئافرەتەکە بەڵام ئەگەر ئافرەت پیاوی خۆی پوچ کرد بێڕێزی کرد لە بەرچاوی منداڵەکان بە چاوی سوک سەیری کرد واللهی ئەویش قەدر و قیمەتی نامینێ لێ زۆر میهمە دایک حتا پێی بکرێ پیاوەکەی خۆی بە گەورە نیشان بدە و بە هەمان شێوەش باوکی عاقڵی هۆشمەندی دینداری خواناس دەبێت دایکەکە زۆر بە گەورەی سەیر بکە ئەوە دایکتانە ڕۆڵە ئەو دایکەی کەوام سێ مافی لەسرە من هەیە دەبی پیاوی احتراف بکە بەوەی زۆر ئاگداری دایکتان بن بزانە ئەو ژیانەی پڕ لە ڕێز و میهرەبانی و سۆز و عەتف لە هەر ماڵێکدا هەبیتن بەڕاستی ئەو ماڵە باڵەکی بەختەوەرە یەکێکە لە دەواازە و کلیلەکانی بەختەوەری ئەوەش لە فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان جێبەجێ بکە ئاها خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس منا من لم يوقر كبيرنا ويرحم صغيرنا هیچ کەسێک لە ئێمە نییە ئەو کەسەی ڕێز و شکۆ دانەنێ لە بۆ کەوسە گەورەکانمان ئێباب لەبارەی گەورە نییە مێردەکەت گەورە نییە لۆ ڕێزی لێ نانەی لۆ بە چاوی گەورە سەیری ناکەی ويرحم صغيرنا و ئەو کەسەش لە ئێمە نییە کە سۆز و بەزەی نێتەوە بە ئەو کەسەی کەوا لە ژێر دەستیتی لۆیە پیاوی عاقڵ پیاوی دیندار بە سۆزە لەگەڵ خێزانەکەی لەگەڵی دەژی لەگەڵ معاناتیتی ئەوەیە ژیانی خۆش و خۆشگوزەرانی خاڵی دوازدەهەم خۆتان بۆ پەروەردەکردنی منداڵ ئامادە بکەن و هاوکاری یەکیش بن زۆر میمە بەڕاستی دایک و باوک خێزان هاوسەر ژن و پیاو دەبی زۆر ئاگاداربی دەبی قوربانی بدەی لە پێناوی ئەوەی منداڵەکەت بەختەوەربی قەینا هەندێک شتێ چاوپۆشی بکە لە پێناوی ئەوەی کەوا منداڵەکانت بەختەوەر بن منداڵەکانت سەرگەردان نەبن منداڵەکانت ئەو هەموو شەڕ و ئاژاوەی ناوماڵ نەبینن منداڵەکی بەستە زمانی 6 مانگ و ساڵە وەختی چ زەمبی هێت خوا
لە ناو ئێش و ژانی معاناتی ئەو دایک و باوکە بژێ. ئاخر بزانە کاتێکەوە خوا نەخواستە بەهۆی کێشەیەک ژن و پیاوەک لێک زیادە بدەوە، دەزانن گەورەترین قوربانی ئەو دەردەچەیە ئەو منداڵەیەکەوە تەمەنی ساڵێکە، ئەو کچۆڵەیە، ئەو کوڕەیە دەستە قوتابخانە ئەگەلەکن باوکەکە بیداکەکە دایکی نییە، خزمەتێکی باش ناکرێ، لە عەتف و حەنان و سۆزی دایکایەتی بە دوورە، ئەگەلەکن دایکەکەیە باوکێکی سەرپەرستیار نییە بەخێوی بکە. ئەو منداڵە هەفتەی جارێک داچی دەبینی، هەفتەی جارێک باوکەکەی دەبینیتن، چەند زەحمەتە، چ ئێش و ژانەکە، چەند ناخۆشە لە ئەو منداڵە، حتا دەمری ئەو منداڵە بەو ئێش و ژانە دەناڵێتەوە. چ زەمبی هەیە توخوا لۆیە هاوسەران ژن و پیاوەکان کورە بیکەن ئامان لە پێناوی خوا دام بە خۆدا بگرن، کورە ئەو منداڵە نەبا نەبنە زەحیە، ئەو منداڵە کاتێک کە گەنج دەبی جاعیر دەبی دەبتە خۆراکی گورگەکان لەو ڕۆژگاری عەولەمە و عەلمانیەتە، تووشی کافتریا تووشی پەروەردەی سەقەت دەبی. لۆیە سەبر بگرن، تەحەمولی یەکتر بکەن، بە ئەو خێزانانە لێک هەڵ نەوەشێنەوە، ئەو منداڵانە نەبنە قوربانی. خاڵی سێزدەهەم لە خێزاندا ئەوەی کە زۆر گرنگە یەکێکە لە سەرەداوەکانی بەختەوەری خێزان گرنگی دانە بە خوڕەوشت و هەرسو کەوتی جوانی نمونەیی لە ناو خێزان. بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە. خوڕەوشتە جوانەکان زۆر میمە. برای بەڕێزم یاعین تەمەشا بکە، پیاو لەگەڵ خێزان هەندێک بنەما هەیە، هەندێک خوڕەوشتەیە دەبی زۆر بە گەورەی دابدێن. یەک لە خوڕەوشتانەی کە زۆر گرنگە ڕازگۆییە. بەڕاستی صدق ڕازگۆیی صیفەتێکی زۆر گەورەیە، صیفەتی پێغەمبەرانە. خوای گەورە دەفەرموێ یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وكونوا مع الصادقین. ئەی ئیماندارە لەخوا بترسن و لەگەڵ ئەو کەسانە بنکەوە ڕازگۆن. لۆیە برای بەڕێزم ئافرەتێک هەڵدەبژێری بە ئافرەتێک بی ڕازگۆبی، پیاوەک هەڵدەبژێری خوشی گەورەم با ڕازگۆبی. ڕازگۆیی لەگەڵ خوا، ڕازگۆیی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕازگۆیی لەگە دەور بەرەکەی. دەزانی زۆر جارن ئێمە تەمەشا دەکەی، هەندێک جاروەیە تەمەشا دەکەی کابرا لەگەر بابی باش نییە، لەگە داچی باش نییە، ئێوە ڕازگۆنیە لەگە خوا، ئەگە بەجێ خوا بکە کوی دەبی داک و بابی لی ڕازی نەبن. بزانە لۆیە هەندێک شتێ دەبی ئینسان زۆر اینجا ڕازگۆیی هۆکارێکە لۆ چوونە بەهەشت. پێغەمبەری خوا دەفەرموێ صلی الله عليه وسلم عليكم بالصدق، ئامۆژگاریتان دەکەم بە ڕازگۆیی. فإن الصدق يهدي إلى البر، چونکە ڕازگۆیی سەر دەچێشی و ڕاتان دەچێشی و ڕێنمونی و ڕێگا خۆشکەرە لە بۆ چاکەکاری. وإن البر يهدي إلى الجنة، و چاکەکاریش مرۆڤ دەباتە بەهەشتێ، دەگەیەنێتە بەهەشت. ولا يزال الرجل يصدق حتى يكتب عند الله صديقا، مرۆڤ بەردەوام ڕازگۆیی دەنوێنی، ئەو کەسە هەتا وای لێ دێ بە ڕازگۆ ناو دەردەکە. وإياكم والكذب، زۆر ئاگداری درۆ بن. خوا پەنامان بدە و حاشاتی دوی ڕووی ئێوەی بەڕێز و بینەر و بیسەر، زۆر دوور بکەونە و ئاگداری درۆ بن. فإن الكذب يهدي إلى الفجور، درۆ سەرچاوەی هەموو خراپەکاریەکە. وإن الرجل يكذب حتى يكتب عند الله كذابا، حتى وای لێ دەکابرا ناو دەردەکە بەو صفەتە. صفەتی دووەم وەفاداری، زۆر مهمە ئینسان وەفادار بی. پیاوەکە وەفادار بی بەرامبەر بە خەزووری بە خەسووی کە گوڵەتیان پێشکەش کردیا، بەرامبەر بە برایەکانی خێزانی، بەرامبەر بە خوشکەکانی خێزانی، بەرامبەر بە مامی، بەرامبەر بە خاڵی، بەرامبەر بە خزم و کەس و عەشیرەتەکەی، ئافرەتەکەش بە هەمان شێوە. وەفاداریە، ئەوە وەفاداریە بەڕاستی. صفەتیشتر لەو صفەتانەی کە زۆر گرنگە، ئەویش صفەتی قوربانیدان و خۆبەختکردنە لە پێناوی یەکتر. قوربانیدان یعنی مەسەلەن لۆ نمونە ئافرەتێک ئیشێ دەکات، پێویست ناکە هەموو ڕۆژێ بە چای پیاوی دابداتەوە، یان پیاوێک کارێک دەکە پێویست ناکە هەموو ڕۆژێ ئەمن ئاوا دەکەم و ئاوا دەکەم لۆ ئێوە. ئەوە پێویستیەکی ژیانە کە ئینسان بەو شێوەیە لەگە یەکتر ژیان ببنە سەر. خاڵی چواردەهەمین سوود لە ئەزمموی یەکە ئیشتر لەو خاڵانە بە یەکەوە نان خواردن، پێکەوە نان بخۆن. لە کاتی نان خواردنیشدا گفتوگۆ و
دەمەتەقی بکەن. طبعا لە فەرمودەیەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە کاتی نان خواردن قسە بکەن. فإن السكوت على الطعام بێدەنگبوون لەسەر نان خواردن من سيرة الأعاجم، عادەتی عەجەمەکانە، يعني خەڵکی غەیری عەرەب ئەگەنە عادەت وایە ئینسان لەسەر نان خواردن قسە بکە، بەڵام قسەکردنی کو نەک دەوی ئەوەندە بکاتەوە و قاقای پێکەنین و برنج لە دەوی دەرپەڕی و نا ئەوانە. مەسەڵەن هێدی لەسەر سفرەکە دانیشتی نصیحەتی منداڵەکەت دەکەی، قسەی خۆش دەکە، خێزانت دەکەی، ئافرەتەکە لەگەر پیاوەکەی کوڕم ئەوڕۆ لە مەکتەبێ هات دۆستان کرد ئەرێ کوو بوون، ئەوە وردە گفتوگۆیەکی هێمنانە لەگە یەکتر ئیندە دەرفەتە لۆچی لۆی ڕاستکردنەوەی هەڵەکان. کەسێک نانی دەخوا، نانەکەی بەپەلە دەخوا، بە ناڕێکی دەخوا، کوڕم وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کوڕە گەنجێک نانی دەخوارد، پێغەمبەری خوا فەرمی یا غولام ئەی ڕۆڵە گیان سەمی الله بسم الله بکە وەکول بیەمینێک بەدەستە ڕاستت بخۆ وەکول میما یەلی لە پێشە خۆشت بخۆ. ئەوە هەڵەکان کوڕم دەچێ قوتابخانە وا بکە، لەگەر مامۆستاد وا بکە، بەو شێوەیە. ئینجا یەک کەشتر لەو خاڵانە گرنگی زۆردا بە پاک و خاوێنی یەکتر پیاو دەبی خۆی بڕازێت تۆ لۆ خێزانەکەی، ئافرەتیش بە هەمان شێوە. ئیبن عومەر دەفەرمێ ئەنا ئەتەزەیەن لیمڕەئەتی، ئەمن خۆم دەڕازێن و جوان دەکەم لە بۆ خێزانەکەم، کەما ئوحیب ئەن تەتەزەیەنە لی، هەروەکو پێم خۆشە ئەویش خۆی لۆ من بڕازێنتەوە. ئینجا یەکێشتر لەو خاڵانەی کەوا خاڵیشترە لە گاڵتە و گەپی شتێنەر و لەکەدار دوور بکەونەوە. یعنی هەندێک سوحبەتی بە ناوی سوحبەت، بەڵام تەمەشا دەکەی عیبداری دەکا، نوکتە دەیتۆ لەسەر بابی لەسەر خزم و کەسی ژنەکەی یان ئافرەتەکە لەسەر پیاوەکەی، ئەو خاڵە زۆر خاڵێکی گرنگە، دەبی ئینسان خۆی لێ پارێزی. یەکێشتر لەو سەرەدا و هەنگاوانەی بەختەوەری کاتێک زۆر تۆڕە دەبن هەوڵ بتەن بە تەنیا بمێننەوە. ئەو خاڵی باسم کرد لە سەرەتای زنجیرەی یەکەم، وەکو ئەبوو دەوردا گوتی ئەگە تووڕە بوو سەبرم لەسەر بگرا، و ئەگە توش تووڕە بووی ئەمن ماڵەکەی بەجێ دێنم دەسمە غورفەیەکی تر هەتا سار دەبرەوە. زوو دیاری بە یەکتر بەخشین، ناوە شتێک دیاریەک لە بۆ یەکتر ببنەوە. ئەو چەند خاڵی کە باسم کرد بەڕاستی سەرەدا و هەنگاوی زۆر گرنگە بە کورت و پوختی ئێمە ئاماژەمان پێکرد بەو ئومێدەی کەوا بتانین لە هەر زنجیرێک بەلای کەم خاڵەشی جێبەجێ بکەین. یەک خاڵ وا دەکەین ئینشاءالله بەختەوەری بگەڕێتەوە ناو ماڵەکانمان، و ئەو ماڵانی کە بەختەوەری تێدایە زیاتر و زۆرتر بەختەوەری گەشە و نمای بکاو، زیاتر و زۆرتر بی. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.